بازرگانی ئۆتۆمبیل یەکێکە لە بازرگانە چالاکەکان کە لە هەرێمی کوردستاندا ساڵانە بە ملیۆنان دۆلاری بۆ تەرخان دەکرێ و ئاڵوگۆڕی بازرگانی پێوە دەکرێت بە تایبەتی ئەو ئۆتۆمبیلانەی کە دەستی دوون و لە وڵاتە دوورە دەستەکانەوە هاوردەی هەرێمی کوردستان دەکرێت بەشێکی زۆری ئەو ئۆتۆمبیلانەی کە لە پشتی منەوەن نمونەیەکی زیندون کە هەناردەی هەرێمی کوردستان دەکرێت دەمەوێت لە بژانەوەی ئەم جارەدا بە دوواداچوونێکی مەیدانی بۆ ئەم بابەتە بکەم لە خاکی کەنەداوە هەتاکو هەرێمی کوردستان شێوازی هەناردەکردنی ئەم ئۆتۆمبیلانە بۆ هەرێمی کوردستان چۆنە لە هەمان کاتیشە ئەو ڕێکارانە چین کە وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان گرتوێتە بەر بۆ هاوردەکردنی ئۆتۆمبیل چەندین شێواز و جۆر هەیە بۆ هاوردەکردنی ئۆتۆمبیل لە هەمان کاتیشە هاوڵاتیان چۆن بتوانن کە ئەو ئۆتۆمبیلانەی هاوردەی دەکەن دڵنیا بن کە ئەو ئۆتۆمبیلە خۆیەتی یاخود شێوازی لێدراویەکەی یاخود نەگۆڕینی ژمارەی شانسی ئۆتۆمبیلەکە دەمەوێت لە بژانەوەی ئەم جارەدا بە دوواداچوونێکی مەیدانی بۆ ئەم بابەتە بکەم. ڕێنمایی ژمارە حوتی ساڵی 2021 مەرجە گشتیەکانی ئۆتۆمبیلی هاوردەکراو بۆ هەرێمی کوردستان. ئۆتۆمبیل دەبێت دوو ئێرباکی لای شۆفێر و تەنیشتی شۆفێری هەبێت. ئۆتۆمبیلی هاوردەکراو دەبێت بڕوانامەی COC لەگەڵدا بێت. هێنانە ژوورەوەی ئۆتۆمبیلی قەڵغان یانیش درع تەنها لە دەسەڵاتی وەزیری ناوخۆدایە. ئۆتۆمبیلی براو و سوتا و ژێرئاوکەوتوو هاوردە ناکرێت. ئۆتۆمبیلی بەکارنەهاتوو 0 کیلۆمەتر دەبێت لە 200 کیلۆمەتر زیاتر نەڕۆشتە بێت. ئۆتۆمبیلی کارەبا بە ڕسوماتی 4 پستن تۆمار دەکرێت. ئۆتۆمبیلی ستێرنی لای ڕاست واتە سوکان ڕاست هاوردە ناکرێت. هاوردەکردنی ئۆتۆمبیلی کلاسیک دەبێت 40 ساڵ بەسەر دروستکردنیدا تێپەڕی بووێت. کەنەدا یەکێک لە وڵاتانەی زۆرترین ئۆتۆمبیلی لێوە هاوردەی هەرێمی کوردستان دەکرێت بەڵام هەندێک جار ئەو ئۆتۆمبیلانەی لە دەواازە سنووریەکان یانیش لەلایەن بەڕێوەبەراتیەکانی هاتوچۆی هەرێمی کوردستان ڕێگای پێنادرێت تابلۆی بۆ ببەسرێت چونکە لەگەڵ مەرج و ڕێنمایەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ناگونجێت. مەبەستی منە لەم بەرنمەیە شێوازی هەناردەکردن و جۆری ئەو ئۆتۆمبیلانەی کە هەناردەی هەرێمی کوردستان دەکرێت چۆنە و چۆن هاوڵاتیان دڵنیابن لە کڕینی ئۆتۆمبیل و سەرچاوەکانیان. بۆ ئەم مەبەستە گفتوگۆ لەگەڵ چەند بازرگانێک دەکەم کە لە وڵاتە کاری هەناردەی ئۆتۆمبیل دەکەن بۆ هەرێمی کوردستان. جاران کە سیارەمان چا دەکردەوە دەمان ناردەوە کوردستان کاتە سیارە هەرزان بوو بەڵام ئێستا سیارە گران بووە سیارە ناستەوە کوردستان چونکە تەکالیفی زۆر دەکە بۆ کوردستان. سیارەکان لێرە چا دەکرێتەوە بۆ ناوخۆی کەنەدا کە چا دەکرێتەوە لێرانە پشکنینی بۆ دەکرێتن پشکنینی سەلامەتی بۆ دەکرێت اینجا دەچێتەوە جادا. ئەو سیارە لە دووبەی چا دەکرێتەوە بە قەنەعاتی من 120 باشە 180 دی خراپە چونکە بەس پێچیان هێناوە بەگلاتیشی ئیشی لێ دەکاتن کاکە بەگلاتیشی توزانی ئیش بکە سبغی دەکاتن ڕاستی دەکاتەوە لایمی دەکاتەوە بە من باش نییە. سەرەتا کاتێکی سیارە دەکرێت با پشکنینی بۆ بکاتن پشکنینی ئەوی بکاتن ژمارەی لاشەکەی بکاتن لێ بدات لە ئینتەرنێتی لێ دەدات دەزانی دامەکەی چۆنە گەورەیان بچووکە گەر دامەکەی لە پێشەوەی بانەی کڕێتن لە دواوەیە بانەی کڕێتن بەس لە تەنیشتەکانە بابی کڕێ ئاساییە گۆڕایە پارچەیەکە دوو پارچەیە زۆر ئاساییە بەس ئەگەر لە سیارە لە پێشەوە لێدرا ئەو سیارەیە باش نییە بچێتەوە جادا. ئەم پێم باشە حکوومەتی هەرێمی کوردستان لێ بگەڕێت ئەو سیارانە داخلی کوردستان بن لە کوردستان چا بکرێتەوە کابراەگە نەچێتە دووبەی بلیتی تایارە بکڕێ بلیت کرێی هۆتێل بداتن نان بخوا لەوێندار ئەو پارەی لە دووبەی سەرف دەکاتن با لە کوردستان سەرف بکە باشترە. پابەندی بەڕێکاو ڕێنمایەکانی وەزارەتی ناوخۆکە لە کوردستاندا بۆمانی داناوە بۆ نمونە بۆ مۆدێلەکان شێوازی لێدرانەکان یعنی زۆر پابەندی بۆ ڕێکارە تاوەکو چکە گەنا سیارەکان بنێرین بۆ کوردستان داخل ناکرێت لێ تەواوی لێرەدا تەوا پابەندین بۆ نمونە ئێستا لە 2020ەوە داخل دەبێت ناتوانین لە خوار 2020 هیچ مۆدێلە سیارە بنێری. بۆ نمونە سالڤێج چکە لێرە دەرێن کلین تایتل لە زمانی لە کوردستان تۆزە لێرە مانایکی جیاوازە هەیە لێرە کلین تایتل دەکرێت سیارەکە پێکدانێکی تایبەتی هەبی
کەمی هەبیتن کە هەتا لە ئۆکشنەکانش دەکرێت لەوانەیە بازرگانەکەم زان دەنووسێت نۆت براندت دوای کە سارەکە دەردەچی چا دەکرێتەوە احتیاج دەبتەوە کلین تایتڵ بەڵام سالڤێج لێرە شەر دێتەوە سەرجادە بەس چەند ڕێکارێکی تایبەتی خۆی هەیە لە وڵاتی کەنەدا کە چا دەکرێتەوە دەبێت کەسێکی تەکنیکی تایبەت ئەو سارە فەحس بکە کە فەحز دەکا و ڕێگەپێدانی پێدا دێتەوە سەرجادە بە تایتڵی ریبل تایتڵ فێڵەکان زیاتر و فێڵێ مەسەن لێدرانی سیارەکان چکە زۆرجا ئەو سارانی کە لێرە لێدراون چەند جارێک داخلی مەزادەکان دەکرێنەوە بۆ نمونە سیارەکە دەردەچێت دەستکاری دەکرێت دیسان دەخرێتەوە مەزادەکان جا لە کوردستان کە دەیکڕن زیاتر ڕسمی دووەمی پیشاندە نەک ڕسمی یەکەم جا فڵتفێرەکە زیاتر لێرە دەکرێت یان جا ئەو کەسانی کە دەکەن ئێستا وبسایتی زۆر باش پێیا بووە ئازم لە کوردستان ئێستا زۆر کەس ینی ئەم کارە دەکاتن مەسەلەن کە سارەکە دەکڕی وا باشە هیستۆری سارەکە دەربین مەسەن لە هیستۆری سارەکە پێ دەڵێت چەند جار داخلی مەزاد بیتەوە سەرەتا شێوەکەی چۆن بۆ کە لێ درایە دوای کە داخلی مەزاد بیتەوە شێوەکەی چیلات لە کەنەدا حالیان زۆربەی جارەکان ساری ڕۆیشتوو گرانتر لە سای سفر چکە ئێستا گەبتەوە سای سفر لە شەریکەیەکی کۆمپانیایکی ئۆتۆمۆبیل دەربینی تەمشا دەکەی کە بۆ ئۆتۆمۆبیلەکە دەبی بەلای کەمی 6 مانگ 7 مانگ ڕاوەستی تەزیل دەکەیت 6 مانگ 7 مانگ ڕادەوەستی بەڵام سایرە ڕۆیشتەوەکە چکە دەتوانین ڕاستەخۆ بەدەستی بێنی حالیان گرانترە بۆ کوردستان چکە زۆربەی سارەکان ئۆتۆمۆبیلەکانی مەدەستە وڵاتی ئیمارات لە ئیمارات و داخل کوردستان دەبیلوانێت داتایەکی زۆر تاوامان نەبیتن بەس تقریبی ئەو داتانەی لە بندەستمانە کەنەدا ماگانی نزیکی 6,000 سیارە بۆ 10,000 سیارە دەنێتە دەرەوە. ڕێنمایی ژمارە 7 مادەی 13 تایبەت بە پێبژاردننی ئەو کۆمپانیانە دەکرێت کە لە کاتی پابەند نەبوون بە ڕێنمایەکان لە کاتی پشکنین و کوالەتی ئۆتۆمبیل هاوردەی هەرێمی کوردستان دەکرێت بۆ جاری یەکەم 5 ملیۆن دینار سزا دەدرێت بۆ جاری دووەم ئەگەر پابەند نەبوو بازرگانەکە 10 ملیۆن دینار سزا دەدرێت بۆ جاری سێەم 30 ملیۆن دینار سزا دەدرێت هەر جارێک دووبارە ببێتەوە 20 ملیۆن دیناری دیکە دەخرێتە سەر حسابی سزای پێشوو ئەمەش بە ئامانجی هاوردەکردنی باشترین ئۆتۆمبیل لە ڕووی کوالێتیەوە بۆ هەرێمی کوردستان. ئەو ئۆتۆمبیلانەی لە کەنەدا هەناردەی هەرێمی کوردستان دەکرێت بە چ ڕێگایەک دەبێت شێوازی ڕێنمایەکانی چین ئایا ئەو ئۆتۆمبیلانە هیچ کێشەیەکیان هەیە؟ ئایا لە وڵاتێکی وەکو کەنەدا ڕێگا بە ئۆتۆمبیلی لێدراو دەدرێت دوای چاکردنەوەی بەکار بهێنرێت یانیش تەنها ئۆتۆمبیلی 0 کیلۆمەترە مەبەسمە زانیاری زیاتر لە کۆمپانیایەکی گواستنەوەی ئۆتۆمبیل لە وڵاتەوە وەربگرم. سەرچاوی ئەم سیارانە کوێیە مەسەرن ئێوە لە کەنەداوە ئەینێرن بە وڵاتانی تر لە چەند وڵاتەوە ئەم سیارانە سەرچاوەکانی کوێن و هەناردەی وڵاتانی چۆڵی عێراق دەکرێت سعودیا دەکرێت کێتی ئەوروپا دەکرێت بە شێوێکی گشتی زۆربەی ئۆتۆمبیلەکان دێنە لای ئێمە لەوانە ئۆتۆمبیلی ستیشن ئۆتۆمبیلی بەرز و نزم بە هەموو جۆرەکانیەوە ئەوانەی بازرگانی ئۆتۆمبیل دەکەن زیاتر لە سەرخواستی کڕیارەکان ئۆتۆمبیل دەکڕن بەشێکی زۆر لە ئۆتۆمبیلەکانیش تووشی ڕووداوی هاتوچۆ بوون بە شێوێکی گشتی هەموو جۆرە ئۆتۆمبیلێک دێتە لامان کۆمەڵی ئۆتۆمبیل بنێرنە هەرێمی کوردستان چەند ڕۆژی پێدەچێ و چەند پرۆسەیەکدا دەڕوە ئەو ئۆتۆمبیلانەی دێنە لای ئێمە سەرەتا ڕۆژێک یان دوو ڕۆژی پێدەچێت تا دەگاتە دەستی ئێمە بۆ گەراج ئێمەش لێرە کە دەبنە 3 بۆ 4 ئۆتۆمبیل ئامادەیان دەکەین بۆ ناو کۆنتێنەر پاشان لە نێو خاچی کەنەدا ماوەی هەفتەیەکی پێویستە بۆ ئەوەی بەڕێ بکرێن دواتر لە ڕێگەی ئاویەوە بەڕێ دەکرێت بۆ وڵاتان لە ماوەی 30 بۆ 40 ڕۆژدا ئۆتۆمبیلەکە دەگاتە جێگای خۆی. ئێستا گەر کەسێک ئێمە ببینێ لە هەرێمی کوردستانەوە ئەو پرسیارە کاڵە بەشێکی زۆر لەو سیارانی کە دەنێرێتە هەرێمی کوردستان چۆنڵی سوودی لێوە ناگیرێت سیارێکە بەکەڵکیەوە نەماوە لە ڕێگادا لێ بخورێت. بەپێی یاساکانی هاتوچۆی کەنەدا ئۆتۆمبیلی لێدراو واتە سالڤج ئەوانەی تووشی ڕوودا بوون لە شوێنە تەکنیکیەکان چاک دەکرێنەوە دەفرۆشرێتەوە جارێکی دیکە لە شەقامەکان بەکاردەهێنرێتەوە بەڵام ئەوانە ناتوانن جارێکی دیکە چاک بکرێنەوە سکراب دەکرێن بەڵام ئەوانەی دیکە کە مەبەستم ئۆتۆمبیلی سالڤجە هیچ کێشەیان نییە. ئێستا بازاری ئۆتۆمبیل چۆنە لە لای ئێوە ینی هەستەکان مەسەلەن
بازارەکە خۆشتر بووە یاخود بازاردان کز بووە کەمی کردو بازاڕیەوە والله الآن السوق شوية ئێستا بازاری ئۆتۆمبیل زۆر باش نییە وەکو پێشتر لە کەنەدا هۆکارەکەشی ڕوونە ئەوەی ئێستا لە جیهان ڕوودەدات بە تایبەتی هەڵگیرسانی جەنگی رووسیا و ئۆکرانیا کاریگەری کۆڤید-19 جیاواز لەمانەش خواستی ناوخۆ بۆ ئۆتۆمبیلی دەستی دوو یان ئۆتۆمبیلی لێدرا و زیادی کردووە بە بەراورد بە ساڵانی ڕابردوو ئەمەش دوای ئەوە دێت کە بەرهەمی ئۆتۆمبیل لەلایەن وڵاتانەوە زۆر کەم بووە ئەم بەرزبوونەوەی هەر بەردەوام بێ بۆ ماوەیەکی کاتیە لا الأسعار السيارات المستعملة دەتوانم بڵێم نرخی ئۆتۆمبیلی دەستی دوو ئێستا وردە وردە نرخەکەی دێتە خوارەوە چونکە ئێستا کۆمپانیاکان بەرهەمی نوێ دەخەنە بازارەوە باشە من ئەگەر ئەم پرسیارە لە تۆ بکەم وەکو کەسێکی دادوەر بیت ئەو بازرگانانە یاخود ئەو هاوڵاتیانەی کە لە کەنەداوە ئۆتۆمبیل هەناردەی هەرێمی کوردستانەکەن ئۆتۆمبیلەکان باشن هیچ فێڵە لە خەڵک ناکەن لا أبدا معظم السيارات نەخێر بڕوا ناکەم چونکە وەک ئاماژەم پێکرد ئێمە دوو جۆر ئۆتۆمبیل هەناردە دەکەین وەک کۆمپانیاکەی خۆمان ئەوانیش ئۆتۆمبیلی نوێ یان ئۆتۆمبیلی لێدراون و هیچ ئۆتۆمبیلێکی لێدرا و ڕاستەوخۆ ناچێتە هەولێر یەکەم جار دەچێتە دووەی ئەوانەی لای ئێمە دەینێرین بۆ هەولێر تەنها ئۆتۆمبیلی 0 کیلۆمەترە یان هیچ لێدراوێکی نییە ڕسوماتەکانی چەکی هاتوچۆی ئۆتۆمبیلی تایبەت لە هەرێمی کوردستان ئۆتۆمبیلی ساڵۆن 3 پستۆن 840,000 دینارە ئۆتۆمبیلی ساڵۆن 4 پستۆن 1,260,000 دینارە ئۆتۆمبیلی ساڵۆن 5 پستۆن 1,575,000 دینارە ئۆتۆمبیلی ساڵۆن 6 پستۆن 2,100,000 دینارە ئۆتۆمبیلی ساڵۆن 8 پستۆن 2,362,000 دینارە ئۆتۆمبیلی ستیشن 4 پستۆن 1,785,000 دینارە ئۆتۆمبیلی ستیشن 6 پستۆن 3,150,000 دینارە ئۆتۆمبیلی ستیشن 8 پستۆن 3,675,000 دینارە ئۆتۆمبیلی درع یانیش قەلغان تایبەت 8,400,000 دینارە ئۆتۆمبیلی پاس کرێ 1,653,000 دینارە دێمەوە هەرمی کوردستان تایبەت بەڕێنمایی و مەرجی هاوردەکردنی ئۆتۆمبیل لە وڵاتانەوە بۆ هەرێمی کوردستان کە لە ژێر چاودێری و ڕێنمایی وەزارەتی ناوخۆی حکومەتی هەرێمی کوردستانە دەمەوێت بزانم چۆن توانراوە ئەو ڕێنمایانە وەکو خۆی جێبەجێ بکرێت کە لەلایەن وەزارەتەوە دەرکراوە چونکە ئۆتۆمبیل یەکێکە لە پێداویستەکانی ڕۆژانە و بەشێکی زۆریش لە هاوڵاتیان بەکاری دەهێنن. دوایین ڕێنمایەکانی وەزارەتی ناوخۆ سەبارەت بە هاوردەکردنی ئۆتۆمبیل بۆ هەرێمی کوردستان چی بووە؟ پێشتر ڕێنمایەکی تایبەت بە هاوردەکردنی ئۆتۆمبیلانەی کە ئۆتۆمبیلی بەکار هاتوون هەبوو ژمارەی زۆری سیارە بە جۆرەی ئەو ڕێنمایە داخلی کوردستان کرابوون ئەو سیارانەیانە ئۆتۆمبیلانە لەبەرەوەی هەندێک لە مەرجەکانی سەلامەتیان بە جۆری ڕێنمایەکی ئێمە تێدا نەبوو تۆمار نەدەکران لەلایەن بەڕێوەبەرایەتەکانی پۆلیسی هاتوچۆ دوای چەندین کۆبوونەوە لەگەڵ خاوەنی مەعرەزەکان و لەگەڵ لێژنەی باڵای پەرپێدانی هاتوچۆ بڕیاردرا کە ئەو ئۆتۆمبیلانەی داخل کراون لە پێش مانجی حوتی 2022 ئەو ئۆتۆمبیلانە بەو مەرجەی بڕاوە نەبن سوتاو نەبن یان ژێر ئاو کەوتو نەبن و لە پشکنینەکانی تونند و تۆڵیا دەربچن تۆمار بکرێن ئێستا بەڕێوەبەرەتەکانی هاتوچۆی هەولێر و دهۆک و سلێمانی ڕۆژانی شەمایان تەرخان کردووە بۆ دووبارە پشکنیناوی ئەو ئۆتۆمبیلانە و دوای ئەوەی پشکنینیان بۆ دەکرێت لەلایەن لیژنەیەکی تایبەتەوە سەیری بڕوانامەکانی سەلامەتیان پێ سیر دەکرێن هەر بڕوانامەیەک تەوان هەر سیارێک داخل دەکرێن بڕوانامەی سەلامەتی لەلایەن یەک لەو کۆمپانیانەی کە لە دووبین نوێنەرایەتیان یان نووسنگیان لە خاڵە سنوورەکان هەیە بڕوانامەیان پێدرێ ئەو بڕوانامانە چێک دەکرێت لەگەڵ پشکنینی نوێیە کە دەرچوو جارێکی دیکە تۆمار دەکرێن ئەمە بە گوێرەی بەیانێکە کە بەیانی ژمارە 16 ساڵی 2022 پێ دەڵێن واتە ئێمە پابندین بەو ڕێنمایی پێشومان بەڵام ئەو بەیانە تەنیا بۆ ئاسانکاری بۆ ئەو ئۆتۆمبیلانەی کە پێش مانجی حوت پێش 4 حوتی 2022 هێنراونە هەرێمی کوردستان تا چەند ڕەچاوی لایەنی سەلامەتی و سەیفتی هاوڵاتیانتان کردوانی مەرجەکان ئەوەندە بێت کە
گیانی هاوڵاتیان لە پێش هەموو شتەکانەوە بێت بە تایبەتی ئۆتۆمبیلانەی کە دێن چونکە لە ناوخۆی هەرێمی کوردستان و عێراقی هیچ کارگێکی تایبەت بە دروستکردنی ئۆتۆمبیلمان نییە ئێمە وەک بەشێک لە کاڵا بەرهەمەکانی تر دەبێت ئەم ئۆتۆمبیلانش لە دەرەوە هاورد بکەین تا چەند ڕەچاوی ئەم بابەتتان کردووە بەنسبەت ئێمە مەرجەکانی سەلامەتی خاڵی سەرەکی و هێلی سوورن بەڕاستی ڕاستە گومرگ پارەی خۆی وەردەگریەوە تا گومرگی ئەو کاڵانە دەکە ئۆتۆمبیلان دەکە کە داخل دەبن بەڵام بەنسبەت ئێمە بەتایبەت و وەزارەتی ناوخۆ مەرجەکانی سەلامەتی کە بە جۆرەی ڕێنمایەکانی خۆمان تەنزیم کراون خاڵی سەرەکی و یەکلاکەرەوەی ڕێگە پێدانن یان ڕێگە پێنەدان بەوەی هەر ئۆتۆمبیلێک بێتە کوردستان چونکە ئێمە نوێنەرایەتی بەرژەوەندی گشتی دەکەین لەو پرۆسەیە وەکو حکوومەت نوێنەرایەتی پرۆسێک دەکەین کە سەلامەتی گشتی تێیدا خاڵی یەکلاکەرەوەیە هەر سیارەیەک داخل دەکرێت دێتە سەرجادا پێش ئەوەی بینێرین بۆ سەرشەقام و ئیش بکرێت لەلایەن تیمەکانمان لە بەڕێوەبەراتی هاتوچۆی پارێزگاکان و لە خاڵە سنووریەکان پشکنینی بۆ دەکرێت ئەگەر مەرجەکانی سەلامەتی تێدانەبێ بێگومان تۆمار ناکرێت و ڕێگەی پێنادرێ بچێتە سەرشەقام سەبارەت بە دەواازەکانی هەرێمی کوردستان ئەوەی تایبەتە بە پشکنینی ئۆتۆمبیلانی کە بەڕێزیشتان باست کرد زیاتر پێویستی بە توندکردن نییە یا چاودێرێکی باشتر نییە بۆی کە ئەو ئۆتۆمبیلانە بێن کە ئێمە بتوانین سوودی لێوەربگرین لە شەقامەکاندا بەکاری بێنین وەکو باسم کرد هێنانی ئۆتۆمبیل پرۆسەیەکی تۆزێک معقەدە مجموعەیەک لایەن تێدان ئەو کۆمپانیانەی کە بڕوانامەی سەلامەتی دەدەن کە پشکنین لە دووبەی با بڵێن وەکو نمونە وەرگین پشکنین بۆ ئۆتۆمبیلەکان دەکەن بڕوانامەی سەلامەتیان پێدەدەن دەبێ ورد و دریشتی یان هەموو خاڵەکانی نێوڕێنمایەکانی ئێمە جێبەجێ بکەن اینجا بڕوانامەی پێ بدەن چونکە لە خاڵە سنووریەکان هەموو ئۆتۆمبیلێک لەسەر بار ناهێنرێتە خوارەوە بۆ ئەوی پشکنینی وردی بۆ بکرێ ئەوان ئەتیماد دەکەنە سەر ئەو بڕوانامەی ئەو ئۆتۆمبیلە هەیەی کە لەلایەن کۆمپانیەکانی پشکنینەوەیان کۆمپانیەکانی سەلامەتیەوە لە وڵاتانە پێیدراوە بەڵام ئەو ئۆتۆمبیلانە کە دوایی داخل دەکرێن لێرە لەلایەن تیمەکانی تایبەت لە بەڕێوەبەراتیەکانی هاتوچۆ پشکنینی وردیان بۆ دەکرێت هەر ئۆتۆمبیلێک دەرنەچێت لە پشکنینە دەدرێتەوە بەڕێوەبەراتی گومرجی پارێزگاکە و ئەو کۆمپانیای داخلی کردووە غەرامە دەکرێت و ئەو غەرامەی دەشکرێ بەڕاستی مەبلەغێکی گەورەی بە جۆرەی ڕێنمایەکە 5 ملیۆن دینارە بەرامبەر هەر سارێک بەشێکی زۆر لە هاوڵاتیانی پارێزگاکانی خوار و ناوڕاستی عێراق دێن لە هەرێمی کوردستان ئۆتۆمبیل دەکڕن ئۆتۆمبیلانی کە هاوردە دەکرێت لە کاتێکدا لە پارێزگاکانی تری عێراق چەند دەرچەیەکی تر هەیە و لەوێشەوە ئۆتۆمبیل هاوردە دەکرێت ئەمە هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە هاوڵاتیان عەرەب بۆچی دێن لە پارێزگاکانی هەرێمی کوردستان ئۆتۆمبیل دەکڕن پێم وابێ دەرگا کراوەیە بەڵام لە ئەنجامی ئەو 2-3 مانگەی تقریبان 4 مانگ مفاوەزاتەی من لەگەڵ نوێنەری کۆمپانیەکان هەم بۆ پێش دەرچوونی بەیانی ژمارە 16 زۆر جار دایانگوت بۆ نمونە ئێوە ئاسانکاری بکەن ئۆتۆمبیل داخل ببێ خۆ لە هەرێمی کوردستان هەر بەکار ناهێنرێ هاوڵاتیانی دیکەی عێراقی لە باشوور و ناوەڕاست دێن دەیبەن و لێوە بەکاری دێن تەبان ئەوە تێگەیشتنێکی بازرگانانەیە بۆ پرۆسەی هێنانی ئۆتۆمبیل ئێمە وەکو حکوومەت هاوڵاتی مرۆڤ لە لای ئێمە هەمووی یەکە هاوڵاتیشی شارێکی دیکەی عێراقی بیان هاوڵاتێکی بیانی بێ کە ئۆتۆمبیل بەکاردێنێ ئەگەر مەرجەکانی سەلامەتی تێدانەبێ ئێمە نایڵین بچێتە سەرشەقام چونکە ئەوەی لەو پرۆسەیە زەرەر دەکا خودی شوفێرەکە بەتەنیا نییە هەرچێ بێ خەڵکی دیکە لە سەرشەقام سیارەی باشی پێەیە سیارەی سەلامەتی پێەیە ژیانی ئەوانش دەکەوێتە مەترسیەوە ئێمە نەچوونێ ژێرباری ئەو داخوازیە بازرگانانەی کە هەندێک خەڵکیان بوو مەرجەکانی خۆمان وەکو خۆیان هێشتەوە ئێستاش کە پشکنین دەکرێت دەبێت لە مەرجەکانی سەلامەتیا دەربچن اینجا تۆمار دەکرێن دواتر چێ دەیکڕێ هاوڵاتێکی عەرەب دەیکڕێ کورد دەیکڕێ تورکمان دەیکڕێ هەر کەسێکی دیکە دەکرێت بەنسبەت ئێمە بازاری کوردستان بۆ هەموو هاوڵاتیانی عێراقی بازارێکی کراوەیە سەبارەت بە ئۆتۆمبیلانی کەوا تۆمار کرایە لە گەشت بەڕێوەبەراتەکانی هاتووی هەرێم گەشت و تەژمارەی 2,206,072 ئۆتۆمبیل بە هەموو جۆرەکیوە وەکو تایبەت کرێ بارهەرگر ئامری کشت و کاڵی ئامری بینەسازی ئۆتۆمبیلی میری ماتۆر سکل و ئەوانەی کارتیشیان هەیە ئەوانی خارجی هەرێم هەنە ئۆتۆمبیلەکان کارت و لەزگە و باجوانە پێدەرێن گەشتە ئەو ژمارەیە ئەوانە کە دێن بیدایەتی هاوردە دەکرێنە دەرەوەی هەرێم لە بیدایەتی وە دێتە حدودەکانی ئێمە ئەوەی سنووری لەوێن دەرێ پشکنینیان لە بۆ دەکرێ و داخل دەکرێتن
ڕسوماتی خۆی دەدا و داخل دەبێت و پاشان لە هەمان بەڕێوەبەرایەتەکانی خۆمانی هەرێم پشکنیان لەوە دەکرێتەوە دووبارە و دەگەڕێنەوە ناو بەڕێوەبەرایەتەکان تۆمار دەکرێن بە ڕسوماتی خۆیان دەدەن بە پێی ئەو تعلیماتانی کەوا لە وەزارەتی دارایی دەرچوو بە پێی ڕێنمایەکانی وەزارەتی ناوەخۆ ئۆتۆمبیل دەبی ژێر ئاو نەکەوتبی وە سوتاو نەبی و بڕاوە نەبی ئەوانە تۆمار دەکرێن و دائیم دەبی تعلیماتی ڕێنمایی ژمارە 7 ساڵی 2021 دەبی ئێرباچی هەبیتن و ئێرباک بەلای کەمی و لێدانی نەبیتن توکمەکانی ئەوانەوە بڕاوە نەبیتن ئەوانە تۆمار دەکرێن. دروستکردنی کۆمەلگای چاکردنەوەی ئۆتۆمبیل بە پێی ڕێنمایی ژمارە حوتی مادەی حوتی ساڵی 2021 دروستکردنی کۆمەلگای چاکردنی ئۆتۆمبیل لە پارێزگاکانی هەولێر و سلەیمانی و دوهۆک و ئیدارەی گەرمیان کۆمەلگاکە دەبێت بە پێی باشترین کوالێتی و ستانداردی سەردەمیانە بێت ئۆتۆمبیلی هاوردەکراو کە داغڵ دەکرێت ڕاستەوخۆ ڕەوانەی ئەو کۆمەلگایە دەکرێت گومرک لە ئۆتۆمبیل وەرناگیرێت تا دوای چاکردنەوە و پشکنینی تەنها ڕێگا بەو ئۆتۆمبیلانە دەدرێت چاک بکرێتەوە کە مۆدێلەکەی ڕێگا پێدراوە بنکەی هاتوچۆ و بنکەی گومرک سەرپەرشتی کۆمەلگاکە دەکات. هەندێک جار گلەی و گازندا ئاراستەی بازرگانان دەکرێت بەوەی ئەو ئۆتۆمبیلانەی هاوردەی دەکەن بە چەند شێوازێکی شاراوە چاکی دەکەنەوە کە بە پێی ڕێنمایەکان نابێت ئەو ئۆتۆمبیلانە هاوردەی هەرێمی کوردستان بکرێت لایەنێکی دیکەی ئەو بابەتە بۆچی ئەو ڕێژە زۆرە لە ئۆتۆمبیل هاوردەی هەرێمی کوردستان دەکرێت ئایا ئۆتۆمبیل لە هەرێمی کوردستانەوە هەناردەی پارێزگاکانی خوار و ناوڕاستی عێراق دەکەن بازرگانان و خاوەن پێشانگاکانی ئۆتۆمبیل لە هەرێمی کوردستان چی دەڵێن لەو بارەیەوە؟ ئێستا ئێوە ساڵانێکە لە ناوەم ئیشتیان بە تایبەتی کڕین و فرۆشتنی ئۆتۆمبیل دەکەن ئەگەر ئەمە لە تۆ بڵم هەرێمی کوردستان ئێستا بازرگانیکردن بە ئۆتۆمبیلەوە چۆنە لە چه ئاستێکدایە؟ ئێستا حالیان بازرگانی ئۆتۆمبیل زۆر زۆر باشە لە بەرەو پێشکەوتو ڕۆیانی احتیمالی هەیە ساڵێکی تر ساڵتر زۆر بەقوتر بێ بەس وەکو ساڵانی ڕابردوو کە ڕۆی وەکو ساڵانی کۆرۆنا دابەزی بوو نەک لە هەرێمی کوردستان یعنی لە هەموو دنیاە بازرگانەکەی ئۆتۆمبیل وەستاو بوو بەس ئێستا کە بەرەو پێشکەوتوو بوو ئێستا شەخص وایە لە 20 میلیۆن دلار تا 50 میلیۆن دلار تا 100 میلیۆن دلار ساڵانە ئۆتۆمبیل دێنێت بۆ هەرێمی کوردستان. ئێستا یانێ توانین بڵین بازرگانیەکە فراوان بۆ بازرگانی ئۆتۆمبیل زۆریش فراوان بووە خەڵکێکی زۆر ڕووی لە بازرگانی ئۆتۆمبیل کردووە. باشە ئێوە زیاتر ئۆتۆمبیلەکان لە کوێوە دێنن؟ زیاتر ئۆتۆمبیلەکان لە کەنەدا و ئەمریکا ئەهێنن. تۆکو بازرگانێک کە ئۆتۆمبیل لە وڵاتێکی وەکو کەنەدا و هاوردی هەرێمی کوردستان دەکەی و بە دیاریکراویش لە هەولێری پایتەخت لەو مەرج و ڕێنمایانە ڕازی کە وەزارەتی ناو خۆداینەوە بۆ هاوردەکردنی ئۆتۆمبیل لە بەرژەوەندی هاوڵاتیانە هەندێک لە بەرژەوەندی هاوڵاتیان نییە وەکو ئێستا ئەو سیارانەی دێن دامجن یعنی لێدراون هەر لەوەی کە COC بۆ کاتن لەوێ دەتانی برێ ئەو سیارە ناتوانێت داخل بێت چەندان سیارەماندی و ئێستا قانونش کە دانراوە لە فەحسی مرۆڕی هاتووی هەولێری پایتەخت سوار ڕیکۆڤەریەکەن و دەیبان عەجز دەکەن ئەوەش هەمان دەبتە کێشە با لەوێ نێڵی داخل بێ سیارە. تۆ بازرگانێکی ئۆتۆمبیلی خاوەن پێشانگای ئۆتۆمبیلی دەڵێن لە هەرێمی کوردستان پارە دەبرێتە دەرەوە و ئاسنە شکاو دێتە ناوە بەزە بەدوایە ئەی بوو ئێمە پارەی خۆمان بە فیڕۆ بدەین ئەو پارەی بە فڕۆ دەدەین ئەو سوالەکی تۆزە قورسە بەنسبەت من هەتا پێم کرێن سیارەی لێدراو ناینێم پارەکەم ناوستێنم بەو نەوە من کوڕەکەم هەبوو چوو فترێ 11 مانگ لە دوبەی بوو 46 دەفتەری پارەت زەرەردانە هاتەوە لەو سیارە لێدراوانە نەم دەتوانانی وەکو خەڵک بیفرۆشم درۆ بکەم لەسەری یان سوێن لەسەری بخۆم سیارە هەبوو 20 وەرەقە 15 وەرەقە لە کڕینی خۆی بە زەرە دەمفرۆشت یەکێکی جەنابەت بەهات باە گلەیەکی ئەوەندەی بکردبا لەوانە دەمودا و سیارەکە هەر بۆ خۆت و پارەکەش بەرە یعنی بەو نەوە لە باتی ئەو ڕێپێدانەی دەدەن ئێستا حکوومەت با بکە مباشر لەوێن دەرێ بەرەو هەرێم بێتن سێ شاری گەورەمان لەبەردەستا ئەو پارەیە بە
نستە جرفانی بەنگلادێشی و پاکستانی و هندی و لە ئیمارات و مەسری و ئەشکال و ئەنواعی تێدایە هەرچە کوسێکت بۆ لێتدا دەڵێ 1000 درهم 1000 درهمی ئیماراتی ئەو پارەبا لە ناوە خۆمان بە هزاران 2000 لەوانەیە 1 ملیۆن گەنجی بێکارمان هەبی لە وڵاتی خۆمان با ئەو گەنجە تێوەەر بێ ئیش بکاتن لای وەستایە گەیشت دەکاتن لەوانەیە هەفتانە 150 هزار دیناری دەداتێ 100 هزاری دەداتێ فێرە پیشەکەش دەبیتن. هاوردەکردنی ئۆتۆمبیل لە وڵاتانی ڕۆژئاوا و کەندا و بۆ هەرێمی کوردستان ئەو وڵاتانەی زۆرترین ئۆتۆمبیل هەناردەی هەرێمی کوردستان دەکەن ئەمریکا، کەنەدا، یەکێتی ئەوروپا، ئیمارات، دەواازە سنووریەکانی هەرێمی کوردستان کە ئۆتۆمبیلی لێوە هاوردە دەکرێت ئیبراهیم خەلیل، باشماخ، حاجی ئۆمەران، پەروێزخان. هاوردەکردنی ئۆتۆمبیل ساڵانە نزیکەی 40,000 ئۆتۆمبیلە. ماوەی گەیشتنی ئۆتۆمبیل بۆ هەرێمی کوردستان لە 15 ڕۆژەوە بۆ 50 ڕۆژە.